بەڵێ بەڕێزان بە وەرگرتنی زانیاری زیاتر لە سەردۆخی قەزای دەربەندی خان پێمنێرمان جەلال محەممەد لە دەربەندی خانەوە لەگەڵماندایە. جەلال سڵاوت لێبێ. بارودۆخی هاوڵاتیانی شاری دەربەندی خان چۆنە؟ سڵاو لە تۆ کاگە باسدا بینێرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە من شەوی ڕابردوو واتەم شەوەی کە تێپەڕی لەناو شەقام و کۆڵانەکانی دەربەندی خانە گەڕاوە نزیک بە 4 کاتژمێر لەناو کۆڵانەکانە بووم و ئەوەندەی کە من گەڕام بەناو شەقامەکانداوە و خەڵکەی کە لەسەر شۆسە و لە شوێنی چۆڵەوانی لە دەشتایەکانە ینی شەویان تێپەڕاند بێبەش بوون لەو هاوکاریانەی کە چەند ڕۆژێکە دوای بوومە لەرزەکە هاتووەتە ناو دەربەندی خان و باز لەوە دەکەن کە بەسەر هاوڵاتیانە دابشکراوە ناوان بێبەش بوون و ئەوەی کە هەندێکیان پێیان گەیشت بوو تەنها کارتۆنێک بوو کە هەندێک خواردن و لەگەڵ دوو بەتانی تێدا بوو و دیارە هاوڵاتیان باز لەوە دەکەن ئەوان ینی ئەوەی لە هەموو شتێک ئێستا زیاتر پێویستیان پێێتی چادرەوەتە خیمەیە چونکە ئەوان پێویستیان بە خواردن نییە وەروە پێویستیان بە بەتانی نییە چونکە ماڵەکانیان ینی نەڕووخاون بە تەواوی تا نتوانن دەستیان بگاتە بۆن دەستیان نەگاتە بەتانی و کەلوپەلی پێداویستی ناوماڵیان ئەوان لەبەرەوەی کە دیارە لە شەوی ڕابردوودا هەر هاوڵاتیان ئەوەندەی کە هەستیان پێکردبوو نزیک بە 3 بۆ 4 جار هەندێک وردەبوومە لەرزە ناو شاری دەربەندی خانە ڕوویدا بوو هێشتا ناوێرن زۆرێکیان بچنەوە ناو ماڵەکانیان زۆرینەیان لە ناو پارک و لە سەر شۆستە و لە ناو شەقامەکاندا هەندێکیان خەیمەی یانی ئەو خێمانەی کە بۆ سەفرە و بۆ گەڕان لە دەشتەکانە پێشتر بەکاریان هێنابوو ئێستاندێکیان ئەو خێمانیان هەڵداوە بۆی کە بۆ منداڵەکانیان بەکاری بێنن بەڵام ئەمان گلەیەکی زۆریان هەیە لەسەر دابشکردنی ئەو هاوکاریانەی کە هاتوون دیارە تا ئێستا ئەوەندە خێمە نەهاتووە کە بەشی هەموو خێزانەکانی قەزای دەربەندی خان کابڵک و هەندێکیان هاتوون لەسەر زمانی هاوڵاتیان باس لەوە دەکەن کە ئەم خێمانە بۆ ئەو گەڕەکانە وەرگیراوانانە تا داڕشیانەکەن بەسەر و گەڕەکانی کە لەسەر ڕێرەوی ئاوی دەربەندی خانە هەیە چکە هێشتا ئەو گەڕەکانە ینی کە شەو سەردانی و گەڕەکانم کرد چەند خێزانێکی زۆر کەم گەڕابوونەوە ئەوی ڕەنگە ماڵم بنداڵەوە نەگەڕابنەوە تەنها بۆ مەستەرۆکی خێزانەکە گەڕابێتەوە ناو ماڵەکەی ئەو گەڕەکانە بە تایبەتی هێشتا زۆر چۆڵترن لە گەڕەکانی تر من لێرە هاوڵاتیەکم لەگەڵایە کە لێرە هاتووە بەردەم قایمقامێت ئەمە لێرە خەڵکێکی زۆر چەند خولەکێک ئێرەیان چۆڵ کردو هاتوون داوای هاوکاریەکەن لە قایمقامێرم نێستا هاوڵاتیەکە دوێنم بزانم ئەم 3 ڕۆژە چی بەدەستگەیشتۆ کاکە سڵاو لێبێ زۆر سپاس بەوە دەرفەتە لەم 3 ڕۆژەیە دوای بوومە لەرزەکەەوە چیت بەدەستگەیشتەوە پێویستان بەچی هەیە سەرەتا بەناوی خوای گەورە وەڵاهی وەکو خۆم هەتا ئێستا هیچ سوڵمە لێنەوم نە هیچ شتێکم وەرگتووە نە هیچ لیژنێکی هاتووە بۆ قەرەبووکردنەوە بۆ بڵێن ئەو زرارانە کە لێمان کەوتووە من وەکو خۆم دوکانەکەم دوکانی مۆبایلم هەیە دوکانەکەم تاو تەفنیش بۆتە ناوخۆی یعنی بڵێ هیچ شتێکم بۆ دەرنەچووە بە مناڵێن ئەڵەم بڕۆ ڕسمی دوکانەکە بگرە بیانە بۆ لیژنەکە ئاخر لیژنەی ئەگە لیژنە بێ بگەڕێ کاکی خۆم لە دوێنەوە سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و چەند وەزیرێک هاتوونەتە ئەم شارەوە چیان هێناوە بۆ ئەم شارەوە چیان پێوتووە وەڵا تەنها بەس قسەی زل هیچ شتێکمان بۆ نەکرا هەناسەکەم ئاڵێ بودجەیەکمان بۆ تەرخان کردووە قەیناتەوە بودجەیەک بۆ من تەرخان کردووە کە قەرەبووی من بکە تۆ نابێت چەند لیژنەیە دروستکەی بە مەڵی لیژنەیە دروستکە لە شارەوانی بڕۆ ڕسمی دوکانەکەتی بەوگرە ئایا ڕسمێ دلیلە بۆ دوکانەکەی من کە چی شتێشکاوە یان نشکاوە ئێستاوانەی بەشێک لە خێزانەکان بە شەو لەسەر شەقام و پارکەکانە ینی شەوتی ئاپەڕێنن پێویستیان بەچی هەیە ئەمانە هەندێکیان باس لەوەکەن پێویستمان بە خەیمە هەیە پێشەوەی کە خواردن و بەتانیان باڵێ بە تاکید من خۆم مناڵەکانی خۆم سوێن بەخوای گەورە ئەم شەو لەبەر ئەو سەرمایە بەبێ هیچ شتێک تەنها یەک ڕاخەر هەبووە دانیشتووین لە سەری و هیچی تر نەبووە ئەوەی کە سوودمەند بۆ لێ تەنها بۆ بە خزم و خزمکاری لەناو قایمقامێتە چۆن شتومەک دابەشەکەن ئەوەندەی کە تۆ هاتووی بە شوێنیا چۆن شتومەکەکە دابەشەکەن بەسەر هاوڵاتیان هیچم نەدیوە دەستکان خۆش بێ کاگە بازدێمەوە لێ جەنابەتە مێوەژە بۆ بکەم کە جەلال ئەگەر باس لە هاوکاری و ئەگەر باس لە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەین یان وڵاتانی ناوچەکە چه هاوکاریەکی درەوەی هەرێمی کوردستان لە ڕێ ڕێکخراوەکانەوە یان لە ڕێی کەناڵە فەرمیەکانی حکوومەتەکانیانەوە گەیشتۆ تا و ناوچانە دیارە ئەو هاوکاریەشی کە ئێستا گەشتۆتە دەستی هاوڵاتیانەوەندەی من ناڵێم هەندێکیان هەندێ کارتۆنێکیان بەسەرا دابش کراوە کە دوو بەتان و هەندێک خۆراکی تێدایە لەسەر کارتۆنەکان هیلالی سووری تورکی بوواتە ئەتەی ئەو ڕێکخراوە تورکیە بوو کە یەکەم کات وەکو ڕێکخراوێکی جیهانی گەشتە ناو دەربەندی خانوەوەشی ئێستا کە زانیاریم هەبێ دیارە هەندێک پێداویستی تر لە ڕێیە لە سلێمانی تێپەڕی کردووە لەوەی کە بگاتە دەربەندی خان هی ڕێکخراوی کرد تورکیە بەڵام ئەوەندێک کە زانیاریم هەبێ ئەمە خواردنی ڕۆژ
دەتوانێت بەسەر خەڵکا دابەشیەکە بەڵام ئەوەی کە زۆر پێویستەکە هەم ڕێکخراوە بیانیەکان بزانن و هەم ڕێکخراوە ناوخۆیەکان و خەڵک و حکوومەت ئاگاداری بن ئەوەی کە خەڵک ئێستا پێویستی پێێتی تەنها شەوانە خەیمەیەکە بۆی کە هەڵی بدا لەو کەشوهەوا ساردە دەربازی بێت چونکە خواردنە لە ماڵەکەی خۆیان دەتوانێت دەتەقەبڕاتە ژوورەوە بێنێتە دەرەوە بەتانیە دەستی پێدەگات بەتانیان زۆر ئەوان پێویستیان بە بەتانی و خۆراک نییە لە هەموو زیاتر ئێستا پێویستیان بە خەیمەیە کە بەداخەوە تاس ئەوەندە خەیمەش کە هاتوۆتە ناو شارەوە زۆر بەدەگمەن دابشکراون و دابشکردنەکەشی بەپێی سیستەمێک و بەپێی لیستێکی تۆمارکراو نەبوو بەپێی وتەی هاوڵاتیەکان بەڵکو دیارە وتویانە وەری دەگرن ئەم خەیمەیە بۆ گەڕەکەەکانی ئەوانەی کە لەسەر ڕێڕەوی بەنداوی دەربەنن ئەلبەتە کاگە باز من چاوەڕێکم کە مەوعیدێکم هەیە لەگەڵ خودی قایمقامە بێتە دەرەوە زۆر قاڵەوە پەیوەندیەکانی جەلال ئەگەر میوانەکەت گەیشت دێینەوەلات ئێستا دەچینە